کودەتاکەی تونس ئاگر لە شوێنێک و دوو کاڵ لە شوێنێکی تر دوای ململانەیەکی توندی ئیخوانەکانی تونس لەگەڵ دەسەڵاتی وڵاتە سەرنجام حکوومەت و پەرلەمانی تونس لە کار خران کاردانەوەکان زۆر خێرا سنوورەکانی تونسی تێپەڕاند و دوو بۆ چوون لەسەرەوەی ڕوویدا دروست بوون ئیخوانەکان کە بەرەی نەهزە سەرکردایەتیەکان بە کودەتا بەسەر دیموکراسیەت ناوی بردو باوەستانەوە دژی شەرعیەت وێنایان کرد لە بەرامبەریشدا سەرۆکی تونس هەڕەشەی ئەوەی کرد هەر فیشەکێک بتەقێنرێت هێزەمنیەکان بە فیشەک وەڵامێدەنەوە بەڵام با بزانین ئەوەی ڕوویدا کودەتا بوو بەسەر دیموکراسیدا یان شۆڕشێک بوو بۆ گێڕانەوەی وڵات بۆ ژێر هەژموونی دیموکراسی کۆتایی سەردەمی زێڕینی ئیخوانەکانە لە تونس یان دەبێتە هۆکاری خۆڕێخستنەوەی کۆمەڵەکە کە بە کۆڵەکەیەکی پتەوی ئیخوانیزم لە جیهان ناو دەبرێن ئەگەر ئەوەی ڕوویدا کودەتا بێت بۆچی خەڵکی تونس لە خۆشیدا ڕژانە سەر شەقامەکان و بە جۆش و خرۆشەوە هاواری خۆشیان دەکرد و پشتیوانی خۆیان بۆ سەرۆک دووپات دەکردەوە شەوی 26 ئەم مانگە لە تونس خۆپشاندانێکی بەرفراوانی جەماوەری بەڕێوەچوو هەرچەند کاتژمێرێک دوای خۆپشاندانەکە سەرۆکی ئەو وڵاتە حکوومەتی هەڵوەشاندەوە و پەرلەمانی وڵاتەکەشی سڕ کرد و پارێزبەندی لەسەر هەموو پەرلەمانتاران هەڵگرت ئەو بڕیارانە خەڵکی دڵخۆش کرد ڕووداوەکەی تونس بەڕای چاودێرانی سیاسی بە تەنها کاریگەری بۆ سەر ئەو وڵاتە نییە بەڵکو شوێن پەنجەی خۆی لەسەر نەخشەی ناوچەکە جێدەهێڵێت چونکە لە دوای ئاوابوونی خۆری ئیخوانەکانی میسر ئەمڕۆ هەمان چارەنووس ڕووی لە ئیخوانەکانی تونس کرد بەوەش شڵەژانێکی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەو دەوڵەتانە دروست دەکات کە هێڵی کارکردنی ئیخوانی پێکەوەیان دەبەستێتەوە بە تایبەت تورکیا هەرزوو ئیدانەی ئەو ڕووداوانەی تونسی کرد کە هەرگەیشتە ئەوەی گروپە چەکدارەکانی خۆی لە سنوورەکانی لیبیا لەگەڵ تونس خستە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ بەدەمەوە چوونی ڕاشد غەنووش سەرۆکی پەرلەمانی تونس و بزوتنەوەی نەهزەی ئیخوانی کە ساڵانی ڕابردوو تورکیا لە هەوڵی ناردنی ئەو هێزانەدا بوو بۆ تونس بەڵام کۆمەڵگەی نێودەوڵەتی بە توندی دژی ئەو خواستەی تورکیا وەستایەوە تورکیا کە بەردەوام بانگەشەی ڕێزگرتن لە سەروەری وڵاتان دەکات بەڵام یاسین ئۆکتای گەورە ڕاوێژکاری ڕەجەب تەیب ئاردۆغان سەرۆک کۆماری تورکیا ئانی خەڵکی تونسیدا بڕژێنە سەر شەقامەکان و دژی کودەتاکەی قەیس سەعید سەرۆکی تونس بوەستنەوە لە هەرێمی کوردستان هاوشێوەی ئەو وڵاتانەی هێڵی ئیخوانیزم بە تونسیانەوە دەبەستێتەوە کاردانەوەی جیاوازە بوو بۆ نمونە ڕاگەیەندراوی فەرمی سەلاحەدین بەهادین ئامینداری یەکگرتوو بوو کەوتی ئەوەی لە تونس ڕوویدا کودەتایە بۆ سەر دیموکراسی و شەرعیەت و ئیدانەی دەکەین ئاوکات هەڵگەڕانەوەیەکی ئاشکرایە و هەوڵێکە بۆ لەباربردنی ئەزموونێکی سەرکەوتوو سەلاحەدین بەهادین هاوشێوەی تورکیا دەسوەردانی لە کاروباری تونس کردووتی دەخوازین خەباتگێڕان لە سەروشیانەوە بزوتنەوەی نەهزە هەرەز بە کودەتاکە بهێنن بە خۆڕاگری زیاتر سەرکەوتن و ئاشتی بەدی بێنن علی قەرەداغی ئەمینداری یەکێتی جیهانی زانایانی موسڵمان کە یەکێتیەکەی با باڵی قەتەری ئیخوان ناو دەبرێت لەسەر دۆخی تونس هاتە دەنگوتی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان فتوا دەدات بە حرامکردنی دەستدرێژیکردنە سەر ئەو بەڵێننامە کۆمەڵایەتیە کە بەویست و ئیرادەی گەلی تونس گرێدراوە کە هەڵدەستێت بە ڕێخستنی پەیوەندی لە نێوان سەرۆکایەتی و ئەنجومەنی نوێنەران و سەرۆکایەتی وەزیراندا هاوکات پارێزگاری دەکات لە دەستکەوتەکانی گەل لە ئازادی و سەروەری یاسا و ڕەتکردنەوەی ستەمکاری و تاگڕەوی و قوربانیدان بە خوێنی ڕۆڵە بێتاوانەکانی گەلی تونس. دۆخی تونس تا دێت بەرە و گۆڕانکاری زیاترەچێت لە نوێترین پێشهاتدا سەرۆکی ئەو وڵاتە لیژنەی لێکۆڵینەوەی بۆ بەرپرسانی تونس پێکێنە بە تایبەت ئەوانەی پەیوەندیان بە بزوتنەوەی نەهزەوە هەیە بۆ لێکۆڵینەوە لەو گەندەڵی و تۆمەتانەی ئاڕاستەیان کراوە دۆخی نوێی تونس لەلایەن زۆرێک لە وڵاتانی گەورەی جیهانەوە پشتگیری دەکرێت لەوانە میسر سەعودیە و کوێیت و جەزایر و ئەڵمانیا و ئیتالیا و سویسراوە هاوکات زۆرینەی وڵاتانی عەرەبی پشتیوانی قەیس سەعید سەرۆکی تونسەکەن ئەمریکا و فەڕەنسا دیارترین ئەو دوو وڵاتەی جیهانن کە پاڵپشتی لە دۆخی نوێی تونسەکەن و دەڵێن پشتیوانی لەو وڵاتە دەکەن بەرەو ئەزموونێکی نوێی دیموکراتی هەنگاو بنێت
واتە بەناڕاستە خۆ ئەوە دەسەلمێنن کە وڵاتەکە لە ماوەی ڕابردوودا وەک وڵاتێکی دیموکراسی سیر نەکراوە و مامەڵەی لەگەڵ نەکراوە لەلایەن ئەو دوو وڵاتەوە. زوتنەوەی نەهزە و کۆمەڵەی ئیخوان بەگشتی ئێستا لە دۆخێکی تایبەتدان و لە بەردەم تاقیکردنەوەیکی گەورەدان لە نێوان قبولکردنی دۆخەکە یان خۆڕێخستنەوە و وەستانەوە دژی بڕیارەکانی سەرۆکی تونس.